سڵاوتان لەبێت. موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر و لایەنە شیعەکانی دیکە ڕازی بوون بە دووبارە وەرگرتنەوەی پۆستی سەرۆک کۆماری عێراق لەلایەن دکتۆر بەرهەم ساڵحەوە. ڕۆژنامەی ئەلعەرەب ئاشکرای کرد ڕێکەوتن لەسەر بەرهەم ساڵح دەرچەی ڕێکەوتنێکی بەرفراوانیشە لەسەر پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق. هەر بۆیە سەدر و لایەنە شیعەکانی دیکە ڕازین بەمانەوەی بەرهەم ساڵح لە پۆستی سەرۆک کۆماری عێراق بۆ 4 ساڵی دیکە. هەر بەگوێرەی ڕۆژنامە عەرەبیەکە بەو پێی دەنگدان بۆ سەرۆک کۆمار لە نێوان هۆشیار زێباری و بەرهەم ساڵح دەچێتە گەڕی دووەمەوە. بۆیە لەو حاڵەتەدا پارتی نازانێت چێن ئەو پەرلەمانتارانەی دەنگیان بە هۆشیار زێباری نەداوە. هاوکات پێشنیازی ئەوەش خراوەتە بەردەست پارتی کاندیدەکەی بکشێنێتەوە و لە بەرامبەردا بە پۆستە وزاریەکان قەرەبوو بکرێتەوە. لە لایەکی دیکەوە پەرلەمانتارێکی پێشووی سەر بە هاوپەیمانەتی فتح ئاشکرای کرد ئەگەر بێت و ڕەوتی سەدر و چوارچەوەی هەمانگی بۆ دانیشتنی داهاتووی پەرلەمان بگەنە ڕێکەوتن. ئەوە سەرکەوتنی هۆشیار زێباری کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ بەدەستهێنانی پۆستی سەرۆک کۆمار قورس دەبێت. دەژڵێت ڕێکەوتنی ئەو دوولایەنە گۆڕانکاری بەسەر پرۆسەی سیاسیدا دەهێنێت. باسی لەوەش کردووە مشتومڕێکی زۆر لەسەر کاندیدکردنی هۆشیار زێباری دروست بووە. بەتایبەت ناوبراو چەندین دۆسیەی گەندەڵی لەسەر ساغ بۆتەوە و پێشتریش لەلایەن پەرلەمانەوە لە پۆستێک دوورخراوەتەوە. دەژڵێت چەند میکانیزمێکی پیشەیی هەیە بۆ هەڵبژاردننی سێسەرۆکایەتێکە، بەڵام بەهۆی پشکێنە و سووربوونی هەندێک لایەنی سیاسی و پێکهاتەیی لەسەر کاندیدکردنی هەندێک ناو کە نیشانی پرسیاری گەورەیان لەسرە ناتوانن خزمەتی وڵات بکەن و بەرەو پێشەوەی بەرن. ئەمە لە کاتێکدا لە کۆبوونەوەی دوێنێ دووشەمە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی متمانەی خۆی بە بەرهەم ساڵح وەک بربژێری یەکێتی بۆ پۆستی سەرۆک کۆمار دووپات کردەوە. سەبارەت بە وادەی دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانیش بە مەبەستی دەنگدان بە کاندیدی پۆستی سەرۆک کۆماری عێراق جێگری دووەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران ئاشکرای کرد. ڕۆژی حوتی ئەم مانگا وەک ئەوەی بڕیاری لێدراوە پەرلەمان کۆبوونەوە ئەنجام دەدات بۆ دەنگدان بە سەرۆک کۆمار. دەژڵێت سەرجەم ڕێکارەکانی ئەو دانیشتنە کۆتایی هاتووە. شاخەوان عەبدوڵڵا بە میدیای فەرمی حیزبەکەی ڕاگەاندووە دانیشتنەکە دوا ناخرێت تەنانەت بۆ یەک کاتژمێریش لەو وادەیی کە پێشتر بڕیاری لەسەر دراوە. باسی لەوەش کرد دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ناچێتە نێو ململانەی لایەنەکان لەسەر پۆستی سەرۆک کۆمار، بەڵکو کاری ئامادەسازیە لە ڕووی تەکنیکی و هونەریەوە بۆ پرۆسەی دەنگدان بە پۆستی سەرۆک کۆماری عێراق.